ئەنجامدانی چوار هێرش لە ماوەی 3 ڕۆژدا بۆ سەر باڵوێزخانەی ئەمریکا و ئەو فڕۆکەخانە و بنکە سەربازیانەی کە هێزاکانی هاوپەیمانی لەخۆگرتووە ئاماژەی بەرزبوونەوەی ڕەوتی ئەو کردار و پەرچەکردارانەی میلیشیاکانە لە ناوخۆی عێراق و ناردنی پەیامێکی دیکەی شەکەمەبەستەکەی تێکدانی گفتوگۆی استراتیژی نێوان بەغداد و واشنگتۆنە. وتەبێژی وەزارەتی بەرگری ئەمریکا لەبارەی هێرشەکەی سەر باڵوێزخانەی ئەمریکا لە بەغداد کە بە موشک و فڕۆکەی بێفڕەکەوان ئەنجامدرا ڕایگەیان کە پێشتر ئاگاداری هێرشەکە بوون، بەڵام ئەوەی ئاشکرا نەکرد کە بە چ شێوەیەک لەو هێرشە ئاگادار بوون. چاودێران ئاماژە بۆ دەدەن کە وەڵامدانەوەی واشنگتن بۆ ئەو پەرەسەندنەی هێرشی میلیشیاکان سنووردارە و ئەو وڵاتە جارێکی تر نایەوێت خۆی بخاتە ناو زلکاوی جەنگی خۆرەڵاتی ناوەڕاستەوە. لەو بارەوە دوگلاس لیمان باڵوێزی پێشووی ئەمریکا لە عێراق و سەرۆکی پەیمانگای توێژینەوەی کەنداوی فارس لە واشنگتن دەڵێت ئیدارەی بایدن دەزانێت کە کاری میلیشیاکان بەشێکە لە سیاسەتی ناوچەیی ئێران بۆ کردنە دەرەوەی ئەمریکا لە عێراق. لەو بارەوە بۆی هەیە ئەمریکا سەرکردەی ئەو میلیشیانە بکاتە ئاماژ. گەرچی زۆربەی چاودێران ئەنجامدانی ئەو هێرشانە دەبەستنەوە بە ڕۆتی گفتوگۆی ئەتۆمی ئێران و خۆرئاوا لە ڤیەننا، بەڵام دوگلاس لیمان جەخت لەوە دەکاتەوە کە ئەو گفتوگۆیانە نەگەشتونەتە بنبەست، بەڵکو ئەو کردەیەی میلیشیاکان زیاتر سەروەری بڕیاری حکومەتی بەغداد دەخاتە ژێر پرسیارەوە. ئەو هێزە سیاسیانەی کە لە پشتی ئەو کردەوانەوەن مەبەستیانە بەر لە هەڵبژاردنەکانی عێراق حکومەتی ناوەندی بێهێز بکەن. بە تایبەتی نایانەوێت سەرۆکوەزیران مستەفا کازمی لە گفتوگۆی استراتیژی هەمەلایەنەی نێوان بەغداد و واشنگتن کە چاوەڕێ دەکرێت بنەمای بەرژەوەندی هەردوو وڵات دابڕێژێت سەرکەوتوو بێت. بە پێچەوانەوە دەیانەوێت خشتەی دەرکردنی هێزەبیانەکان بە پێی بڕیارەکەی پەرلەمان بکرێتە کارنامەی گفتوگۆکانیان. هەر بۆیە وتەبێژی هاوپەیمانی نێودەوڵەتی لە عێراق ڕایگەیان هەر هێرشێک بکرێتە سەر حکومەتی عێراق و هەرێمی کوردستان و هاوپەیمانان سەروەری خاکی عێراق پێشێر دەکات. هاوکات لەگەڵ پاشەکشەی بەپەلەی هێزەکانی ئەمریکا لە ئەفغانستان، ئاژانسی سپۆتنیکی رووسی ڕایگەیان کە پنتاگۆن 3 پارەگای لۆجیستی لە بنکەی سیلیەی قەتەر گوێزاوەتەوە بۆ ئوردون کە پێشتر ڕۆماڵی ئۆپراسیۆنی ئەفغانستان و عێراق و کەنداوی فارسی کردووە. ئەوەش نیشانەیەکی ترە کە ئەمریکا ئەو قورسایی جارانی لە ناوچەکەدا نایەڵێتەوە کە هەندێک سەرچاوە ئاماژە بۆ دەدەن کە بەریتانیا بەناردنی کەشتی فڕۆکە هەڵگر و چەندین کەشتی جەنگی بۆ ناوچەکە بۆشایی ئەمریکا لە ناوچەکەدا پڕ دەکاتەوە. بەڵام چاودێران بڕوایان وایە کردەوەی میلیشیاکان جێگەی خۆی گرتووە، بە تایبەتی کۆمپانیا نەوتەکان پشکەکانی خۆیان لە نەوتی باشووری عێراق دەفرۆشن چونکە چیتر عێراق بۆ بەهێنان بە گونجاو نازانن کە ئەمە ئەگەری هەیە لە سەرانسەری وڵات دووبارە ببێتەوە ئەگەر هاوپەیمانان دوجار بیر لە پاشەکشەی تەواو لە عێراق بکەنەوە، هەر وەک لە استراتیژی نوێی واشنگتندا پێشبینی دەکرێت.